minnoş 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 hayatım canım minnoş. Ay minnoş 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 hayatım canım minnoş. İçadın bu şarabı duşadın yola sarhoş. Hayatım ki gözüm severim seni. Eğer baba razıysa koyarım baş üstü seni. Eğer nene vermezse kaparım kaçarım seni. گەورەترین سنی سنیانێ لە هەموو عێراق و هەولێرێ لێرە دەوری سنی سنیانێ دەکرێت لە هەموو شارەکان ناویان نووسە گەورەترین دیاری لە ناو ئەو چاکانەیە سێ ئایفۆن 14 دانا یەکەم لۆ سێ کەسی سێ ئایفۆن 14 ئی دووەمیان سێ ئایفۆن 13ەیە ئی سێەمیان سێ پلیت لە بۆ تورکای چوون و هاتن ئی چارەمیشیان چارەمیان سێ موبایلی عادی احتیاجیە. Ki gözüm severim seni. Eğer baba razıysa koyarım baş üstü seni. Eğer yala fakredi 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 yaşar çıracılar Alaşı Mahmudoğlu Kazan Komşiyat ئێستا کە لە هەموو عێراق دێن بێرانە ناویان دەنووسی 84 تیپ ناوی نووسیە لەو کافتریایە. Ay minnoş 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 hayatım canım minnoş. Ay minnoş 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 hayatım canım minnoş. شاڵە لە ئەو مانگەی لەوانەیە دەپازە حەپلەی بکەیت شێوازەکەی کە زەم ئەوەچی کەلتوری قەدیمە خەڵکانێکی نوێ حەز دەکات بێ ئەو شوێنەی ببینی کە ئێستا کەڵک ڕسم گوتە تەکنەلۆژیا گەورە بۆ عالەم کە بە تەسویر دەکات هیچکە دێ ئەجانب دێن ئێستا کە سار پێم ئەزنەبی هاتی تەکنە من زۆر پێ خۆشحاڵم کاوانە دێنە من زیاتر زەوم دەکتەوە پێم خۆشحاڵم زیاتر خەڵکانی بیانی بێنەکنە من. من لەبەرەوەی کە دڵی ئەو گەنجانە خۆشکەم هەیە زەوقی نیەوە دەکا من لەو مانگەی بەدڵی خۆم ئەو سنیانەیەشمدانێ لۆ زەوق خۆمە مخە لۆ خۆم دەژیم با خەلکانێک لۆ خۆی چ دەرێ بابرێ ئەمن زیاتر دڵخۆشی ئەو گەنجانە دەکەم با بتەقن خەڵک هەیە زۆر هەموم لێ دەخوا عەزی لێنی ئەو چاکانە بەو نەوعی يلا فقردي 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 yaşar çıracılar Alaşı Mahmudoğlu Kazan Komşiyat ئێستا من ئەوەل کەسم لە هەولێرێ بەداری دروستم کردیە ئێستا هەر کەسێک پێنج وەرەقە دە وەرەقەی بەدەست دەکەوی دەچی کافتریایەکی دادەنێ وەچی من کەچیش وەچی من نابی دەبی هەر خەونی بە من ببینن ئەمن مام نەبەسم هەر مام نەبەسەمم. Hayatım canım minnoş. İçadın bu şarabı duşadın yola sarhoş. Hayatım ki gözüm severim seni. Eğer baba razıysa پێشتر نەمدەتوانی وێنای بکەم بەڵام ئێستا لێرە دانیشتم و هەست بەخۆشی دەکەم لێرە کولتورێکی جیاواز هەیە و یاریەکی جیاواز هەیە کە تەنانەت پێشتر نەمبینیوە پێم وایە پێشبڕکەیەکە ئەو کەسێ بیباتەوە ئایفۆنێکی دەدرێتێ لە کولتوری ئێمەدا پیا و ژن پێکەوە تێکەڵ دەبن بەڵام لێرە تەنیا پیاوی لێیە Sen sevgisen bilmiyorum